وێڕای سلااوێکی دووبارە بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە با بەرنمەیەکی تایبەت لە خزمەتتاندان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئازیزان، ئەمڕۆ 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی 52 ساڵەی دامەزراندنی کۆمەڵە و یادی 43 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونیەتی. لا 26 ڕێبەندانی 1357 هەتاوی کۆمەڵە بە بۆنەی گیانبەختکردنی هاوڕێ حەمەحوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمونیست و فیداکاری خۆی و پاش 9 ساڵ خەباتی نەهێنی تێکۆشانی خۆی ئەلەنی ڕاگەاند. ئێستا 52 ساڵ بەسەر خەباتی بێوچانی کۆمەڵە دژ بەستەم و چەسانەوە و بێمافی خەڵکی سەملەکراوی کوردستان و ئێران تێپەڕ دەبێت. 52 ساڵ تێکۆشانی لێبراوانەی کۆمەڵە لە پێناو وەدیهاتنی ئامانجی ئینسانی و سۆسیالیستیدا کاریگەری بەرچاوی لەسەر کۆمەلگای کوردستان داناوە. ئەمڕۆ هەر حرەکەتێکی پێشرەو لە کۆمەلگادا وە گەلێک ناڕزایەتی ڕۆژانە بە بارودۆخی زاڵ لە کوردستان بە کۆمەڵەوە پێناسە دەکرێت. کۆمەڵە لە کاتی دامەزراندنیەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت سەرڕای هەموو کەند و کۆسپەکانی سەرڕێگەی هەڵسوڕانی بەردەوام پەیوەندێکی قۆڵی لەگەڵ بزوتنەوەی کۆمەڵایەتی و پێشڕەوەکاندا بووە و هاندەر و ڕێخەر و ڕێونێنیان بووە. لە هەمان حاڵدا کۆمەڵە خۆی لەناو ئەم بزوتنەوانەدا خاراوتر و بە ئەزموونتر بووە. پشتبەستنی کۆمەڵە بە خەباتی چینی کرێکار، خەبات دژ بە دواکەوتویی مەسەبی، خەبات بۆ کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی، خەباتی لێبراوانە لە پێناو ئازادی و یەکسانی ژنان لە گشت بوارەکانی کۆمەلگادا و بەرگری شێلگر لە ئازادیە سیاسی و کۆمەڵایەتیەکان لایەنە دیاریەکانی چالاکی کۆمەڵە و بەشێک لە خەباتی سربەرزانەی ئەو ڕەوتە بوون. ئێمەش بەم بۆنەوە ئەم ڕۆژە مەزنە و مێژوویە لە گشت هەڵسوڕاوانی کۆمەڵە لە کوردستان، کادر و ئەندام و پێشمەرگەکان و بنەماڵەی ئازیزی هاوڕێیانی گیانبەختکرد و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین. ئازیزان، ئەم بەرنامە تایبەتەی ئەمڕۆ چەند وتوێژێکیش لە خۆ دەگرێت کە لەگەڵ هاوڕێیانی کومیتە مەرکەزی لەگەڵ چەند کەسێکیان قسە و باسێکمان کردووە و دواتر هاوڕێی هاوکارم پەریا عەزیزی ڕپۆرتاژێکی بەم بۆنەوە لەگەڵ پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ ئامادەکردوین کە لە دواتردا پێشکەشتان دەکرێت وە لە بینی بەرنمەکاندا هەم تراکت و هەم سرودیش دەبیستن. ئێستاش لەگەڵمان بن بۆ بیستنی تراکتێک کە بە بۆنەی 26 ڕێبەندانە پێشکەشتانی دەکەین. فەرموو. کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە تێکۆشانی ئەو ڕێکخراوە کۆمونیستیەیە کە بە پشت ئەستوری هێزی کرێکاران و زەحمەتکێشان بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و پێکهێنانی حکوومەتی کارگەری خەبات دەکات. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە تێکۆشانی هاوبەشی کۆمەڵە و کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی وشیاری کوردستانە بۆ وەدیهێنانی ئامانجە بەرزەکانی ئینسانی چەوساوە و زۆر لێکراو، بۆ دیفاع لە ماف و ئازادیە فەردی و کۆمەڵایەتیەکان، بۆ دیفاع لە مافی ژنانی زۆر لێکراو، بۆ دیفاع لە بەڕێوەچوون و گوزەرانی کۆمەڵانی هەژار و دەستەنگ، بۆ نەهێشتنی هەر چەشنەستەمێکی ملی و مەسهەبی و جنسی و بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی سۆسیالیستیە. کۆمەڵە پشت ئەستور بە هێزی وشیاری و خەباتی کۆڵنەدەرانەی ئێوەیە کە توانیویەتی لە بەرامبەر هەموو دژمنانی ڕەنگا و ڕەنگی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشاندا ڕاوەستێ. سەرچاوەی هێز و نفوزی کۆمەڵە و فیداکاری و شانازیەکانی پێشمەرگەی کۆمەڵە ئێوەن. بە پەرەپێدانی خەبات و تێکۆشانی خۆتان لە دژی چەوسانەوە و ستەم و بێعداڵەتی
باوەڕێخستنی ئێعترازی جەماوەری لە دژی هەر چەشنە تەحقیر و هەڵاواردن و بێمافیەک وا بە بەهێزکردنی هەرچی زیاتری ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا ڕیزی خەباتی شۆڕشگێرانە و کۆمونیستیتان لە دژی حاکمیەتی زاڵمانە و جەنایەتکارانەی کۆماری ئیسلامی و گەیشتن بە ئازادی و بەرابەری و ئاسوودەیی کتەوتر بکەن. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵا. عزیزان لەم بەشەدا میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویستمان لە ڕێگای ئیسکایپەوە لەگەڵدایە کە دەمانوێت دەستپێکی بەرنامە تایبەتەکەمان بە شعرێک کە دەنگێکی پڕ لە سۆز و هەستەوە هەیە و نیازیش نییە کە بیناسێنین کە کەریم ئەحمەدی ناسراو بە کەریم قەڵاگا لەگەڵمان دەبێت. وێرای سڵاو و پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە لە ئێوە کاکەریمگیان. زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنمەیەدا کرد هەروەکو بۆ خۆشم ئاماژەم پێکرد بە دڵنیاییەوە ئەزانم شعریشت بۆ ئامادە کردوین بۆ ئەم ڕۆژە مەزنە. سڵاو و ڕێز و سپاس بۆ ئێوە هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها گەرم و گەشترین پیرۆزبایی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە پێشکەش بە بنەماڵەی گیان بەخدکردوانی کۆمەڵە و هەموو ئەویندارانی ڕێبازی بەرزی کۆمەڵە. بەڵێ شێعرم ئامادە کردووە لەو مەجالەدا پارچە شێعرێکتان پێشکەش دەکەم کە لە دووتوێی ئارشیوەکانی کۆمەڵە هەڵم بژاردووە، شێعرێک بە ناوی بۆ خۆزگەکان پێشکەش بە خەبات و کۆڵنەدەری چەندین دەرەی کۆمەڵە. کە دەبینم منداڵێکی بچکۆلانە لە نێو باوەشی دایکیدا، مانگەشەوی دوای بارانی خاکەلێوە پڕ بە سینجی بۆنی تەڕی خەرمانەی مانگ هەڵدەمژێت و دەستی بۆ دەبا بیگرێت. کە دەبینم منداڵێکی بچکۆلانە دەڕوانێتە سەمای لەشی تەرمی وردەماسی زەرد و سووری نێو حەوزێکی بەرتیشکی خۆر و بە تاسەوە پڕ بە دڵی پڕ بە نیگای گەشی سەوزی پێدەکەنێت. کە دەبینم وا منداڵێک ئێوارەیەکی درەنگوەخت لە نێو کۆماڵ زبڵی قەراغ جادە بە دوو دەستی گۆنە کردووی بۆ تێکڵە شووتی دەگەڕێت. کە دەبینم هەر ئینسانێک خۆزگەی هەیە و هەنگاوی بۆ دەنێتە ڕێ، تەنیا ئەوەندەی پێ دەڵێم ئەو کاتێکە زرمەی چەکمەی ترس و سام و ساواک و داغ و کەلەپچە شەوگەڕێک بوو بە نێو شاردا کۆڵان بە کۆڵان دەگەڕا، لە دیواری نزمی ماڵان سەردەکەوت و بۆنی بە حەوشە و پەنجەرە و دەمی منداڵ و مێشکی باب و دڵی دایکانەوە دەکرد. ئەو کاتێکە خودای شەڕ و خودای ڕەنج و چەوسانەوە تاجی دانا و عەبایەکی کردە شانی و ئاواتی گشت هەژارانی لەسەر خاچی
سەر و دەست و پاچی پەڕی و چۆرمێخە کرد، ئەوەی نەنووست، ئەوەی سامی شەوی شکەند، ئەوەی هەموو بەیانیەک بە دەنجی هەنگاوی نەرمی خری کوچەی دەڕەواند و دەهات بە پەنجەی وشیاری دەرگای ماڵی لە ترسا داخراوی دەقوتا، ئەوەی هانی هەستانیدا، ئەوەی گیانی ڕاوەستانی و بەر سەنگەرەکان هێنا، ئەوە تەنیا بیری ڕوون و شاخی وەرەی کۆمەڵە بوو. هەربژی کاکەریمگیان دەنگت نەرزێ هەربژی بۆ کۆمەڵە و دەنگیشت هەروە بەردەوام بێت. لە کۆتاییشدا ئەگەر قسەیەکت هەیە بە بۆنەی 26 ڕێبەندان فەرموو گوێبیستی دەبین. جارێکی دیکەش جوانترین پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە پێشکەش دەکەم بە هەموو هۆگراونی ڕاستەقینەی ڕێبازی کۆمەڵە و بەتایبەت بنەماڵەی ئازیزی گیان بەختکردوانی کۆمەڵە. لە کۆتاییدا تەنیا ئەوەندە بە پێویست دەزانم کە بڵێم ڕۆژی کۆمەڵە ڕۆژی کرانەوەی ئاسۆی ڕزگاری بەخشی سۆسیالیستیە بەڕووی حرەکەتی شۆڕشجێرانەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان. ڕۆژی کرانەوەی دەواازەیەکی نوێیە بەڕووی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە خەباتی عادڵانە و ڕەوایاندا لە دژی دیکتاتۆری و ستەم. ڕۆژی کۆمەڵە ڕەمزی دەستپێکردنی خەباتی بێپسانەوە و پەیگیری کرێکارانی وشیار و پێشڕەوی کوردستانە لە پێناو مافەکانی خەڵکی زەحمەتکێش و لە پێناو ئازادی و بەرابەریدا. هاوکات دەڵێم کە کۆمەڵە نەتەنیا بە پشتبەستن بە ڕابردوویەکی پرشنگدار کە هەیەتی، بەڵکو هەم بە دەرزوەرگرتن لەو ڕابردووە پرشنگدارە و هەم بە پشتبەستن بە باوەڕ بەخۆبوونی خەباتێک کە دەستی داوەتێ بەرەو پێش دەبات و هیچ کۆسپ و لەمپەرێک نایوەستێنێت. ڕیشەی کۆمەڵە لە ناو جەرگەی شار و دێهاتەکانی کوردستاندایە و هەر هەوڵێکی نەزۆک بۆ دژایەتی کردنی دەبێتە بڵقی سەر ئاو. لە هەمان کاتدا کۆمەڵە بوون بارێکی قورسە و هەموو کەس ڕێی ناکەوێت شانی وە بەربدات. کۆمەڵە بوون خەڵکی بێرارا و لەسەر پێی لە ناو جەرگەی شۆڕش و کاری کردەوەدا دەوێت. ئەو جملەیەم غەڵەت وت تکراریەکەمەوە. لە هەمان کاتدا کۆمەڵە بوون بارێکی قورسە و هەموو کەس ڕێی ناکەوێت شانی وە بەربدات. کۆمەڵە بوون خەڵکی بێرارا و لەسەر پێی ناو جەرگەی شۆڕش و کاری بەکردەوەی دەوێت. هەر لێرەوە ڕوو لە کچان و کوڕانی شۆڕژگێری کوردستان دەکەم و دەڵێم بۆ درێژەی خەبات لە دژی ڕژیمی داگیرکەری کۆماری ئیسلامی و بۆ خەبات لە پێناو بەدەستێنانی مافەرەواکانی خەڵکی کوردستان بەریزەکانی کۆمەڵە پەیوەست بن. بەهێز ڕاگرتنی کۆمەڵە ڕەمزی کرانەوەی دەرویەکی ڕوونە بەڕووی بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستاندا. بیست و شەشی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە هەڵسوڕانی سەربەرزانەی کۆمەڵە و کۆمەڵانی زەحمەتکێش و شۆڕژگێری کوردستانە
بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و ژیانی ئاسوودە بۆ هەمووان. لەم ڕۆژەدا و بەم بۆنەوە سڵاو دەنێرین بۆ بنەماڵەی گیانبەخت کردوانی ڕیزەکانی کۆمەڵا. سڵاو دەنێرین بۆ پایەداری و خۆڕاگریش کۆداری زندانیانی شۆڕشگێر و کۆمۆنیست لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. عزیزان لەم بەشەدا کە هەروەک لە ئەوەڵی بەرنمەکەدا ئاماژەم پێکرد، هاوڕێی هاوکارم پەریا عەزیزی ڕپۆرتاژێکی بە بۆنەی ڕۆژی 26 ڕێبەندان بۆ ئامادەکردوین کە سەرنجتانی بۆ ڕادەکێشم. فەرموون بۆ بینینی. کاروانێکی شۆڕشگەر بەڕێوەیە و ڕوچەشکێنی هەورازی سەختە. بینەرانی عزیز، ئەمڕۆ 26 ڕێبەندان 52مین ساڵیادی دامەرزاندنی کۆمەڵە و یادی 43 ساڵەی ئاشکرابوونیەتی. پڕبەدڵ پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو تێکۆشەرانی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەم. سڵام بۆ هەموو ئەو ئازیزانەی کە لە ناو سنگەرەکانی خەبات و مەیدانی نەبەردی پێشمەرگانە گیانیان بەخت کردووەیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. سڵاو بۆ یادی کاک حەمەحسەین کەریمی کە ئەمڕۆ واتە 26 ڕێبەندان هاوکاتە لەگەڵ ساڵیادی گیانبەختکردنی ئەم ئازیزەمان. سڵاو بۆ هەموو ئازیزانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا کەمەندان بوون و بریندار بوون وەیان بەشێک لە تەمەنیان لە سیا چاڵەکانی کۆماری ئیسلامی تێپەڕ کرد. سپاس بۆ هەموو جەماوەری کوردستان و خەڵکی عزیزی کوردستان کە بۆ هەموو جۆرە پشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لە بەختکردنی گیان و ماڵ درێغیان نەکرد. بینەرانی عزیز، ئەمڕۆژ بەم بۆنەوە ڕۆیپۆرتاژێکمان بۆ ئامادە کردوون کە هیوادارین بە دڵتان بێت. ئەم کاتت باش هاوڕێ عەبدوڵڵا، ئێوە پێیانتان چییە بۆ 26 ڕێبەندە؟ ئەم پیرۆزبایی دەکەم لە خانەوادای پێشمەرگەی کۆمەڵەوە لە پێشمەرگای کۆمەڵە تاویتەن و خانەوادای شێدانی کۆمەڵە. من پیرۆزبایی دەکەم ڕۆژی کۆمەڵەیان لە پیرۆز بێ. ئەم کاتت باش هاوڕێ ئارێز، ئێوە 26 ڕێبەندان چۆن پێناسە دەکەن؟ 26 ڕێبەندان ڕۆژێکە کە کۆمەڵە خۆی ئاشکرا کرد دوای 9 ساڵ خەباتی نهێنی. 26 ڕێبەندان دەبێتە ساڵ ڕۆژێکی گیانبەختکردنی کاک حەمەحسەینی کەریمی، یەکە لە هاوڕێ و ڕاهبەرەکانی کۆمەڵەیە کە ڕاهبەرێکی پراتیک و هەمیشەش لە نێو تەبەقەی کرێکارە بووە. ڕێگای شەید حەمەحسەینی کەریمی و حەمەحسەین کەریمیەکان هەمیشە لە لای ئێمە کە نەسلی سێی ئەم خەباتەین دیارە و هەمیشە وەک ئۆلگویەک وەک کەسێک کە ساڵهایەک لە ژیانی خۆیدا کە 30 ساڵ تەمەنی کرد، لەو 30 ساڵ تەمەنەیدا وەک ئوستورەیەک وەک چێرەیەک وەک ڕاهبەرێکی کاریزماتیک ئەو کەسانە دەمێننەوە بۆ خەباتی چینایەتی و بەرابەری و سوسیالیزم لە خەباتی مبارزاتی ئێراندا، نەک فەقەت کوردستان، لە ئێراندا ئەوانە چێهرایەکی سەرشناس و بەرچاو بوون لە شۆڕشی ئینقلابی ئێراندا. بەڵێ هاوڕێ ئارێز، بە نەزەریەوە پێشمەرگەی کۆمەڵە دەبێت خاوەن چ تایبەتمەندی هەیەک بێت؟ پێشمەرگەی کۆمەڵە لە پێش هەموو شتێکا چون بۆ خەبات دەکات بۆ ئازادی و بەرابەری و سوسیالیزم، دەبێت ئینسان هەیەکی سادق بن، دڵسۆز بن لە بەرابەر نەک فقط ئینسان، لە بەرابەر تەبیعەتدا، لە بەرابەری حیواناتدا، لە بەرابەر هەر شتێک کە دەبینن زوڵمە تەجاوز بە حەریمێکە کرێت. پێشمەرگەی کۆمەڵە دەبێت بێتە دەنگ و دژ بە نیزام و سەرمایەداری و ئەو زوڵم و فشارێکە حتا بۆ سەر ژنانە، بۆ سەر تەبەقەی کرێکارە، بۆ سەر هەر ئینسانێکی زوڵم لێکراوە دەبێت پێشمەرگەی کۆمەڵە وە جواب بێت و بۆ بەرابەری و سوسیالیزم خەبات بکات.
کاتت باش هاوڕێکاوە هەروە کاگەدارین 26 ڕەبەندان بەڕێوە ئێوە پێیانتان چێ بۆ ئەم ڕۆژە؟ منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ خۆت و بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا و 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو پێشمەرگەکان و ئەندامانی حزبی کۆمۆنیستی ئێران و بەتایبەت هەموو خەڵکی کوردستان بەتایبەت زیندانیانی سیاسی ئەوانەی کە لە چواردەهەی ڕابردووە لەژێر ئەشکەنجە و زۆڵم و ستەمی ڕژیمی جمهوری ئیسلامیدا بوون پیرۆزبایی ئەڵێم و بەتایبەت لە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە کە لەم چواردەهەیەدا خەمی لە دەستانی کوڕەکانیان بە دڵێکی گەورە قبول کردووە. هیوادارم کە ئێمەش بتوانین ڕێگای هاوڕێیانی گیانبەختکردووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران ئێدامە بدەین و بتوانین ئامانج و ئارەزوەکانی ئەوان بەدی بێرین. پەیامەوەیە بۆ خەڵکی شۆڕژێڕی کوردستان ئەگەر هەتانەوێت لەدەست زوڵم و ستەم کۆنەپەرستی و ئەم هەموو فشار و فەقر و نەداریە کە ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامی تەحمیڵی کرا بەیەوە و تەحمیڵی کرا بە ملیۆن هاژنی زەحمەتکێش لە کوردستان و لە ئێران نەجاتتان بێ. تەنها ڕێگاتان ئەوەیە کە دژ بەم ڕژیمە مبارزە بکەن و لە ڕێکخراوە مەدەنیەکاندا لە تەشەکولەکاندا لە ئەنجیۆکاندا لە عەرسە جۆراوجۆری کار و فعالیەتی اجتماعیدا خۆتان سازمان بن و دەست بە مبارزە بکەن. ڕێگایەتر نییە پێشمانەوە بێجگە لە مبارزە. ڕژیمی جمهوری ئیسلامی بە قسەی خۆش نایەتە خوارد. تەنها ڕێگای هاتنە خوارەوەی لە کورسی و لە قودرەت مبارزە و انقلابێکی تودەییە کە لە تەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و لە ئێران و لە کوردستان ئەبێ بەڕێوەچێ. خۆتان باش ئاگادارن کە ڕژیمی جمهوری ئیسلامی 14 ساڵ لەسەر کارەوە حکوومەتێکەوە بە دەڕەندانەترین شێوە خەڵکی کوردستان، خەڵکی ئێران، ملیەتەکان، ئەخشارە فەقیر و زەحمەتکێژەکانی جامەی سەرکوب کرا و هەر بەم بۆنەوە تەنها ڕێگای ئەوان ئەوەیە کە مبارزە بکەن و ئەگەر ئەو کەسانیشە کە پێیان خۆشە بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە بە کاروانی مبارزەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ملحەق بن ئەتوانن لە تەریقە جۆراوجۆر و تەماس بگەن لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە و ئەگەر ئەوانیشە کە ناتوان بێن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بن ئەتوان لە ناو فعالیتکن و لە عەرسە جۆراوجۆری اجتماعیدا خۆیان سازماندن. من جارێکی تر پیرۆزبایی 26 ڕێبەندان لە ئێوە و لە هەموو ڕەفیقەکان و لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان کە 14 هەست قارەمانانە لە بەرامبەر ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامیدا کۆڵیان نەدا و مبارزەیان کرد پیرۆزبایی ئەڵێم و هیوادارم ڕۆژێ بێت کە پەرچەم و ئارمانەکان کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران لە کوردستانە بە یارمەتی و بە هاوەهانگی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بتوانین ئەو ئارمانە لە دابمەرزین و دنیایەکی باش کە هەموو ئینسانی لە ناوی ژیهانێکی باشی بێ بەدی بێ. سپاس بۆ ئێوە بۆ تلڤیزیۆنی کۆمەڵە. سپاس. سەرەتا بەخێرهاتنی ئێوەی خۆشەویستەکەم هاوڕانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ماندوو نەبن. منیش بەنەوبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندانەکەم لە هەموو هاوڕێیانی هاوسەنگەرم لە بنەماڵەی سەربەرزی هاوڕێیانی گیانبەختکردوو لە بنەماڵەی خۆراگری زیندانیانی سیاسی هیوادارم لە ئایندەیەکی نزیک و لە ساڵەکانی داهاتوودا بتوانین جەژنی 26 ڕێبەندان لە شارەکانی کوردستانی ئێران بگرین. بە هیوای ئەو ڕۆژە و بەخێر بن سەر چاوم. عزیزان لەم بەشەدا ئێمە پرسیارێکمان ئاراستەی هاوڕێ فەرەیدون نازری کە پێشتر ئەم پرسیارەمان لێ کردووە و زەبتمان کردووە. پرسیارەکەشمان ئەو بووە کە کۆمەڵا لە چ بار و دۆخێکدا خۆی ئەلەنی کردەوە و چۆن بوو کۆمەڵا لە ماوەیەکی ئاوا کورددا تودەیی بەوە و جەماوەری بەوە. فەرمون بۆ وەڵامی هاوڕێ فەرەیدون نازری لەم بابەتە بزانین چی دەڵێت. پێش هەموو شتێ پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵاکەم لە هەموو خەڵکی کرێکار زەحمەتکێش مردمی ئازادی خواز لە خانەوادەی ئەو گیانبەخت کردووانە کە ڕێگەیان خۆشکرد بۆ ئێمە ئیلهام بەخشی ئارمانمان بوون. یادی ئەو هاوڕیانەش زۆر بەرز ڕادەگرم، یادی ئەوان لە خەباتی ڕۆژانەمانە، لە خەباتی پێشوومانە و لە خەباتی داهاتووە زۆر تەئثیرگوزارە بێ.
من ئەگەرگەرەکەم بێ لەسەر بارودۆخی ئەوەی کە کۆمەڵە چۆن جەماوەری بووە چۆن ئالانی بووە چۆن جەماوەری بووەوە ئەکرگە لە زاویەگەر جۆر بە جۆرە بنیام لەو بارە قسە بکە بەڵام من لە یەک زاویە دیاریکراوە قساکەم کۆمەڵە وەختی تێتە مەدانی مبارزەیەکی عەلەنی کە 9 ساڵ تا حدودی حتا 9 ساڵ بەرەو 10 ساڵ فعالیەتی مەخفی کردبوو و لە ناو کرێکار و زەحمەتکێشە ڕیشێکی بوو مەسەڵەن لە کارخانەکان وەک زەوباهەن کاری کردبوو کەسیان وەک لە کارخانەی نەساجیا مەسەڵەن لە تاران کاریان کرد و ئەمە لە کوردستان بە بۆنەوە و زیاتر کارگای چکۆلەت فعالەکانیان لە ناو کارگەلا بوون یا لە دیەکان نابوون لە ناو مردمی کرێکار و زەحمەتکێش ومانە بەو بۆنەوە تەبیعەتەن مەدانی مبارزە فرە وەسیع نەبوو کە زۆر بێناتن ئەی چۆنە یەکسەرە وەختێ تێتە مەیان لە بەرابەر حزبێکی تاریخیا وەک دموکرات ئەوە بە قدرەتە بێ لە جنوبا بە تایبەت کە حتا ئەگەرەوەی جادە نەدا بەڕاستی سەرانی حزبی دموکرات نیانەتوانین لەسنە حتا سخۆنڕانیکەن بۆچی ئەوە سوالێکی زۆر مهمە بە باوەڕی من ئاوایە بینم دەورەیەکە کە ناسیۆنالیزم لە کولی دنیا ڕوبەزاف چووگە بە بۆنەوە بازاڕی جەهانی گلۆبالیزاسیۆن پایەی مادی ئەم بۆچوونەی ضعیف کردبوو ئیتر نێ ئەم گرایشە نێتوانی مەسایلی گەورە مەسایلی کەڵانی جەوامع هەلکە هەر بە بۆنەوە حکوومەتی پەهلەوی حکوومەتێ بوو دەورێک ڕەونەقی بوو تا ساڵی 52وانە واقعان ڕەونەقی بوو بەڵام چونکە متتەکی بوو بە گرایشێکی ناسیۆنالیستی ئێرانی لە ساڵ 52 کە ئەم گرایشە گلۆبالیزاسیۆنی بازاڕی ئازاد و ئیتر مەرز بە معنی واقعی کەلیمە بۆ سەرمایەی گەورە معنی نادا ناتەوان دەرتێوە دوو گرایش لە بەرابەریە قەرارەگرن یەک گرایش ئیسلامی سیاسیە یەک گرایش سۆسیالیزمە لە شوێنەکان تر دەرەوەی کورتانە گرایشی سوسیالیستی دەرەقەت نەهات بە بوونەوە سەرمایە قەوی بوو سەرمایە لە تارانە قەوی بوو بازاڕی تاران بوو بازاڕی تەورێز بوو بازاڕی ئەسفەهان بوو چۆن گەلێک خوزستان بە مەسەلەی نەفتەوە یانێ ئەمانە مەیدانیاندا بوو بە ئەوەی کە سەرمایە و سەرمایەدار بتوانن ارتکاب بکەن بەسەر ارتجاع و مرتەجعینە بەڵام لە کوردستانە خۆشبەختانە ئەمانە نەبوو بەنابەرین کۆمەڵە ئەبێ بە پەرچەمداری ئەو گرایشە سۆسیالیستیە لە کوردستانە لێمان نەپرسن ئەوە بەعزە وەختێک دیگمە حتاشتە نووسن کە کۆمەڵە پۆپولیست بوو لە وەختە کۆمەڵە ئێکۆنۆمیست بوو لە وەختە بەڵێ ئالوودەگی بوو بەوانە بەڵام ئەسڵ شتەکەی سۆسیالیستی بوو خودی گرایشی سۆسیالیستی بوو کە ئالوودەگی بوو بەنابەرین کۆمەڵە شەرەوە بوو ئەمە ڕۆژ بە ڕۆژ لە بەکردەوە زیاتر سوسیالیزم شەفافە بێ و ئەو یاکان لەدەستەدا لە چییە؟ یەکێتی جوتیاران دانن ئەبێ کەشمەکەش کەی تەکمالکە ئەبێ دفاعکەی لە کرێکاری بێزەوین تەشەکل کرێکاری دانن هەرەڵان ڕەفیقمان هەیە خۆی ڕەهبەر تەشەکلات کرێکاری بۆ فەرزکە لە شارەکان تری کوردستان وەکو شنۆ مەسەڵەن یا مەسەڵەن لە شاری ترنا تەشەکلە کرێکاریەکە بەدەست ئێمەوە نەبوو ڕاهبەریەکەی بەدەست کەسرە بوو بەڵام هەمووی چۆی گیفان ئێمە ببوون ئەوە نمایندەی سوسیالیزمێکمان نەکرد کە ئەو کرێکارە داوایە کرد بێژگەلەوە زۆرێک کرێکار کە لە دەرەوەی کوردستان بوون بە ساحە و تەجروبە ساحە و دانش هاتنەوە لە بەرابەر ناسیۆنالیزمەوانە مەردیان بوو بۆ سۆسیالیزم عشقیان بوو و وەسڵە بوون بە کۆمەڵەوە حتا بعضێکیان بەڕاستی تەرەفداری پێکاریە فلان بوون هەموو دەستکەوتەکان دوواراتەوتەر کۆمەڵە بەبوون گرایشەکەەوە بەنابەرین کۆمەڵە پەرچەمداری گرایشی سۆسیالیستی بووە لە ڕۆژەوەڵەوە ئەمە ئەم گرایشە
ڕۆژ بە ڕۆژ شەفافتر بووە و ئەم شەفافیەتە لە وەختێکا تۆ ڕێ کومەکی دێخانەکەی شۆرا دانێ و زەوین تەقسیمکە وەختێک لە شارە جەمعیەت دانی دفاع لە ئازادی مردمەکەی وەختێ لە دەوروەری شارەکانە ژنان تێری فێری خەیاتیانەکەی دەرسیان پێێژی گەورەیان بێسڵاح لەبار هینەوە ئێژن پێ گەورەکردن ئینگلیسی ئیسڵاحێکەیە بەنەوە ئیمپاوەرکردن بەو معنیە گەورە مەخسوومە تەقویەتیان نەکەی کە ئەحساس گەورەی بکەن و لە دێهاتە من دێهات شکەوەم لە ژاوەڕوە کۆمەڵە بەو معنیە هەڵتوڕاوی لەوێ نەبووە بەڵام هەرچی پێشتر کار کراوە بۆ وەسیلەی دکتۆرێک بە وەسیلەی چەند معلم گشتی چۆن بۆ بەناو سۆسیالیزم کردیانە گشتی تێتەوە ییفان کۆمەڵە و فعالەکانی هەر ئەلعان بەخۆشیەوە دینگن مەبەستمەوەیە کۆمەڵە نمایەندەی ئەم گرایشە سۆسیالیستیە هەر لە ڕۆژ ئەوەڵەوە و ڕۆژ بە ڕۆژتێت چییە چۆن خۆی شەفافەکاتەوە بدانن ئێمە شەڕی چەکدارانە ئەەکەین لە شەڕی چەکدارانە ژنان بۆ ئۆڵیندار چەکدارە بن بەڵام گرایشی ناسیۆنالیستی ساحەیەوە ئەو سونەتە بووە فەرماندەهی چۆنە پێشمەرگە چۆن بەرخورد بکە ژن ناوێ بێتە ناو پێشمەرگە گەرهات ئەبێت چاشوێ بێ فلان و فلان ئەوە دەست پێکا بەڵام بەرەبەرە هینەکەن ئەوە چۆن گرایشی ناسیۆنالیستی تاسیردانێ بەو شێوەیە کە فعالینی کرێکاری دەستەکەن بە چ سندن بۆ پێشمەرگە دار و هەناردن بۆ پێشمەرگە خۆیان لەبیرەوەنەوە بەڵام کۆمەڵەیەژێ دارو بنێرن چتێنن بەڵام فعالیەتەکەی خۆتانەوە لەویەتێت ئەماکە بە پراتیک مەبەختمەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ خۆی شەفافترە کاتەوە تاگای بە دانانی حزبی کۆمونیستیێران حزبی کۆمونیستیێران لەسەر ئەوە دامردەی کە کۆمەڵە لە ڕۆژەوەڵە سەرتاسەریە لە ڕۆژ ئەوەڵەوە بیری جەهانیە لە ڕۆژ ئەوەڵە بیری ئەوەسەکە ئەمپریالیزمی ئەمریکا چیەکە لە ڤێتنامە چیەکە ڤێتکۆنگ چۆن مەبارەزاکە لە ئەمریکای لاتینە ئەم کوشتە کودەتاگە لە چییە لە ئافریقا چۆنە ئەمانە چیان کردووە و ئێمە کرێکارانی ئێران احتیاجمان بە حیزبی کۆمونیستە وەک کاک فواد وتیە بە جومڵە بەنابەرین هەر لە ڕۆژەوەڵە وەک هێزێکی سەرتاسەری کە تێتە دنیا ئەمە تەبدیلەوێ بە حیزبی کۆمونیستیەران ئەمەڵێن یانێ ئەو گرایشە سۆسیالیستیە لێنە بە نەزەر من زۆر خوینەکە و زۆرێک لە کەسگەلێکە هاتوونە دەوروەری ئەو کۆمەڵەکە هێشتا لەو دەورە ئالوودەگی ناسیۆنالیستی بوو ئالوودەگی پۆپۆلیستی بووەمانە هەرچی ئەم شەفافترەوێتە و ئەوانە زیاترە بنەو کرێکار و فعالی کرێکاری زیاتر وەسڵەوەن بە کۆمەڵەوە بەنابەرین ئەگەر ئیمڕۆژ کەسێ بێژێ کۆمەڵە تۆ سۆسیالیزمت توێڵ کردووە چوویی بەڕاستە جوابی ئەوەیە کە ئێمە ئەسقەدا ڕۆژ بە ڕۆژ پێشەفتمان کردووە ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دنیامان ناسیوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ کرێکاری دنیامان باشتر ناسیوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ باشتر زانیمانە سۆسیالیزم لە دنیا لە جوەتێکە وە کومەکمان کردووە تەبلیغمان کردووە بۆ حقوقی کرێکار لە دنیا لە ئێرانە لە منتەقا بۆ حقوقی ژنان لە ئێرانە لە منتەقا لە هەموو شوێنێکە لە کێشمەکێش تەک سەرمایەت کێشمەکێش تەک ئەو کەسکەلا کە دفاع لە سەرمایاکەن لە تەک لیبراڵەکانە ئەو کەسکە لە ئەلعان مەسەڵەن ئێزن ئێوە کومەکەسێنن لە ناسیۆنالیست و فلان فلان ئەوڵە ناسیۆنالیستی نەماوە بە معنی ساڵی 57 هەموویان ناسیۆناڵ لیبراڵن ئەمەمان لەبیر نەچێ ئەم تەحەوڵە کراوە جەمعێک ناسیۆناڵ لیبرال هەر لەم کورسانە جەمعێتر ناسیۆناڵ ئانارشیستن پەنایان بەرگە بە ئانارشیت پەنایان بەرگە بە بە ئەم گرایشی لیبراڵیە پەنایان بەرگە بە بۆنەوە گرایشە ناسیۆنالیستەکە ئیتر تەوانی حەلی مشکڵاتی کەوانی نەماوە ئەمە چۆنە ئێمە بووین بەڕاست بووین بە ناسیۆنالیست فقط بە بۆنەوە کومەکەسین لەوانە منەو کەسگەلە و قساکەن بڕۆن بزان بولشویەکان بە ڕەهبەری لەنین چۆن پراتیکیان کردووە ئێمە مەسەلەی ملیمان هەست مەسەلەی ملێکی زۆر پێچیدا ئێمە لە بەرابەر ڕژیمێکی دیاریکراوە قەرارمان گرتووە ئەبێ مناسباتمان بە پێی ئەو نیازە وا بۆینە بەرەوەکە ئەو قسەی لە نینەک هەمیشە لە بەرچاومان بێ ئێجێ بە یەکەوە بکوتین استقلال خۆمان حفظکەین بە نەزەر من کۆمەڵە استقلال خۆی حفظ کردووە ئوسوڵی خۆی
بردگە بەرە و لە تاکتیکان نەرمشی بووە لە ئوسوڵا زۆر سەخت گیرانە کاری کردووە بە بۆن چیە بە بۆنەوە نمایەندەی ئەو تەحەوڵەتە کە لە سۆسیالیزمە لە دنیای هێنی داوە ئەلعان لەناو ئێمە سوسیالیزم لە دنیا تواشای ئەمریکا بکە واقعاً ڕشتی کردووە ئێمە نمایەندەگی واکەین بە بۆنەوە ئەوە سەرحاڵین ئەوە نیرومانەست ئەوە کارەکەین ئەوە پشتیبانیمان لەکەن ئەوانەیە کە نمایەندەگی ئەوە ناکەن ئدعاکەیەکەن بە دوان بەڵام ئەمەڵەن خەریکن ڕۆژ بە ڕۆژ نیرویان لێکەمە بێتەوە بیانەگرتن لەسەر ئەوەی کە گۆیا ئێمە لە ناسیۆنالیستەکان کۆمەکەگرین ئێمە جوانمانەوەیەکە بەڵێ مناسباتێک بەرقەرارەکەین کە بتوانین مەسەلەی ملی بە باشترین شێوە حەلکەین بەڵێ مناسباتێ بەرقەرارەکەین ئێمە گشتمان چەکدارین لە داهاتووە تووشی شەڕ نەبین ئێمە مناسباتێ بەرقەرارەکەین بتوانین باشترین شەرتێک جمهوری ئیسلامیا بکەین لە هەمان حاڵە لە بیرمان نەچێ کۆمەڵا وتێگیا ئەبێ مەردم حاکم بن حزب ناوێ حاکم بێ مردم بە چێو حاکم بن بە شەوراوە حاکم بن و بڵاومان کردێتەوە تەبلیغی لەسەرەکەین ڕۆژ بە ڕۆژ و مردم بەم شێوە بارترین کە متەکی بە خۆیان بن حزب وەک کۆمەک کۆنەندەست حزب وەکو چرای ڕاهنمات لەوە زیاتر نییە ئەمانە هەموو نیشانەیەوەسە کە کۆمەڵە ڕۆژ بە ڕۆژ سۆسیالیستتر بووگەتەوە من دارێکی تر تەبریکی ئەم ڕۆژە بە هەموو کرێکاران و ڕەحمەتکێشانیزم و بدانن کە کۆمەڵە ئەو ڕێبازە کە 43 ساڵمەوە ڕۆخت عەلەنی بوونەوەی گردیگە بەرەوە حتا بەلەوە لە ساڵ 1340 تا کە دروستەوێ هەل لەسەرەوە هاتکە و تەقویەت بووە کەمتر نەبووە. ئەم کاتت باشە ڕێبەرزان هەروە کە ئەزانم 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بەڕێوەیە ئێوە پێیانتان چیە بۆ ئەم ڕۆژە؟ ئەم کاتتان باشە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەتایبەت بنەماڵەی گیان بە قردوانی ڕێگەی ئازادی هەروەها هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموویان دەخوازم. سپاس. کاتت باش هاوڕێ سیروس هەروە کازانین 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە بەڕێوەیە ئێوە پێیانتان چیە بۆ ئەم ڕۆژەوە دەبێت بە نەزەری ئێوە پێشمەرگێکی کۆمەڵە خاوەن تایبەتمەندی هەیە بێت؟ سەرەتا منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی هاوسەنگەرم و لە بنەماڵەی گیان بەخدوانی ڕێزگانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیرانەکەم تایبەتمەندیە لە پێشمەرگەی کۆمەڵە زۆرن یەکێک لەو تایبەتمەندیانەی پێشمەرگەی کۆمەڵە پێش سادق بوونە دوایەوە باوەڕی بە مافی بەرابەری ژن و پیاو بێت دوایەوە ڕاڕایی نەبێت لەسەر ئەهداف و بیر و باوەڕی خۆی سوور بێت ئەمە یەکێک لەو تایبەتمەندیانەی پێشمەرگەی کۆمەڵەیە و داواکاریشم لە خەڵکی هەژار و فەقیرە داواکاریم ئەوەیە کە ئەوانەی کە ئەیانەوەی خۆیان لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیرانە ببینەوە دەبێت بە هەر شێوەیە کە توانیان بۆ ئازادی بۆ بەرابەری بۆ مافی چارەنووسی خۆیان لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵا ببینەوە ئیسا چ لە ڕێزی خەباتی چەکداریا بووە چ لە ڕێزی ناوەوە ئەوە ئەتوانێت یارمەتیدەری ژیانێکی بەرابەر ژیانێکی ئازاد بێت بۆ پێشمەرگەی کۆمەڵە. ئەم کاتت باش هاوڕێ لێلا ئێوەکو پێشمەرگێکی کۆمەڵە پێیانتان چیە بۆ ڕۆژی 26 ڕێبەندان؟ ئێمە لەم ڕۆژەدا جارێکی تر پەیمان نوێ دەکەینەوە کە داگەشتن بە ئامانجەکانمان دریژەدەری ڕێگا ڕێبازیان و هەروەها من 26 ڕێبەندان ساڵ ڕۆژێکی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە لە هەموو هاوڕێیان و هاوسەنگەرانم و هەروەها زیندانی سیاسیەکان و بنەماڵە شەهیدەکان و ئەوانەیە کە دڵیان بۆ کۆمەڵە لێدەدا پیرۆزباییەکە. ئەم کاتت باش هاوڕێ سەهەند ئێوە وەکو پێشمەرگێکی کۆمەڵە پێیانتان چیە بۆ ئەم ڕۆژە؟
زۆر سپاس بۆ ئێوە بینەرانتان و دەستخۆشیێکن لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆم ڕەپۆرتاژە منیش بە نۆبەی خۆمەک و پێشمەرگەیەکی کۆمەڵە 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە خۆم و سەرجەم هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە هەروەها خانەوادە شەیدەکان و زیندانە سیاسیەکان پیرۆزبایی یەکەم و هیوادارم کە 26 ڕێبەندانی ساڵی داهاتوو لەسەر وێرانەکانی کۆمەری ئیسلامی ئاگری ئازادی بەرپاکەین و جەشن بگرین و داواکاریم لە کشان و کوڕانی ئازادی خوازی کوردستان ئەوەیە کە بێن بە ڕێزی هێزی پڕ لە شانازی کۆمەڵە پێوەست بن و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشانکەن. زۆر سپاس. سپاس. ئەم کاتت باش هاوڕێندا ئێوە پێیانتان چییە بۆ 26 ڕێبەندان؟ 26 ڕێبەندان لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان پیرۆزبایی یەکەم لە بنەماڵە شەیدەکان لە هاوسەنگەرەکانم. ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی پەڵەنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبات هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجات ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش ڕەهێڵەی یاگرینتان سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و بەڕزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنداتەوە با لە چوار قوڕ نەیجیهانە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگ بەڵێ ئازیزان ئێمە لەم بەشەدا هەروەکو دواتر کە کوتمان پرسیارێکمان لەم ڕفیقانەی کومیتە مەرکەزی کردووە لەم بەشەشدا پرسیارێکمان ئاراستەی هاوڕێ سەعید ئەمانی کردبوو کە پێشتر زەبت کراوە لێمان پرسیوە کە لە ماوەی 3 بۆ 4 دەهەی ڕابردوودا کۆمەلگای کوردستان گەلێک ئاڵوگۆڕی بەخۆیەوە بینیوە پێمان کتووە دیارە بەشێک لەو ئاڵوگۆڕانە بەهۆی حزور و ئامادەبوونی کۆمەڵە وەگەڕەوتێکی چەپ و کۆمونیست هاتوونەتە ئاراوە پرسیمانەکە ئایا دەتوانن ئاماژەیەک بەم ئاڵوگۆڕانە بکەن فەرمون بۆ بینینی وێرای ڕێز و سڵاو بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و پیرۆزبایی وتن بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە لە گشت بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم و بە تایبەتی ئەو هاوڕێیانەی کە لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا لە پێناو ئارمانە بەرزەکانی ئەم تەشکیلاتەدا گیانیان بەخت کرد و پیرۆزبایی دەکەم لە تەکتەکی ئەندامانی ئەم تەشکیلاتە لە بەشی عەلەنی لە بەشی نهێنی و لە هەچکوێیەکی ئەم دنیادا کە قەراریان گرتووە. قسەکردن لەسەر تەشکیلاتی کۆمەڵە زۆر کراوە لە هەموو زاویەکەوە لێک دراوەتەوە. من هەوڵەدەم لەم چەند دەقیقە فرسەتیان پێداوم بۆ ئەم بۆنەیە قسە بکەم ئاماژە بە هێندێک لەو ئاڵوگۆڕانە بکەم کە لە کۆمەلگای کوردستاندا هاتوونەتە ئاراوە و ئەویش لەسەر دەستی کۆمەڵە لەسەر دەستی تەشکیلاتێکی چەپ و کۆمونیستی کە بنێوی کۆمەڵە ناسراوە لە کۆمەلگای ئێراندا. ئەم ئاڵوگۆڕانە دەتوانن ینی بەشێکیان ئەو بەشەی کە لەم مەجالەتدا دەتوانم ئاماژەیان پێ بکەم ئەوانن کۆمەلگای کوردستان ئەگەر پێشتر کەسانێک وەکو نوخبە لە نێو کۆمەلگادا
دەیانتوانی باس لە مەسایلی چەپ و کۆمونیستی و بیر و باوەڕەکانی مارکس بکەن، کۆمەڵە بە حەول و تێکۆشانی خۆی ئەم بیر و باوەڕەی زەمینی کردەوە، جەماوەری کردەوە و هێنایە نێو کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کردیە بابەتێکی ئاسایی، بابەتێکە لە هەموو شوێنێک باسی لێ دەکرا. لە پێشتراکە تەبلیغاتێکی زۆر شوم بە دژی کۆمونیزم و چەپ دەکرا، بە دژی مارکسیزم و لێنینیزم دەکرات. لەسەر دەستی کۆمەڵا ئەم باسانە کێشرایە نێو مزگەوتەکان و خەڵکی ئاسایی، خەڵکێک کە باگراوەندێکی مەسهەبیان بوو بە شەوقەوە گوێیانەدا ئەم قسە و باسانە کە باسی لە بیرۆکە و بیر و باوەڕەکانی مارکس و لێنین دەکرد، باسی لە بەرنامە سیاسی و ئابوووریەکانیان دەکردووە بە دڵاواڵایە وەریان دەگرت. و لە ئەم بەحسانە لەسەر یا لە زاری کەسانێکەوە دەوترا کە خەڵکی ئەو کە منداڵی ئەو خەڵکە کرێکار و زەحمەتکێشە بوون و فێری ئەو عیلمە ببوون، ئەوان بوون کە ئەم بیر و باوەڕەیان تەرویج دەکرد، شەرحیانەدا و خەڵکیان حاڵی دەکرد کە گوێگیربوونی ئەم بیر و باوەڕە لە کۆمەلگادا دەتوانێت ئاڵوگۆڕ بەسەر ژیانی ئاسایی ئەم خەڵکەدا بێنێ کە ئێستا بە شێوەیەکی کوڵەمەرگی دەژین، لەژێر زوڵم و زۆردا دەژین، تەفاوەت و جیاوازی چینایەتی لەو پەڕی خۆیدایە. ئەم بیر و باوەڕ دەیەوێت ئەم جیاوازیانە کەم کاتەوە لە ئانیهایەتدا نەیان هێڵێ. لەسەر دەستی کۆمەڵا لە کۆمەلگای کوردستاندا کە کۆمەلگایەکی دواکەوتوو پیا و سالار و ئیسلام زەدە بوو، ئیسلامی تووشی ئاستەنگی گەورە کرد، نیزامی پیا و سالاری و نیزامی سەرمایەداری تووشی کێشەی جیددی کرد، خەڵک بەرەنگاری بوونەوە و خستی ئەم گرایشانەی بە تەواوەتی خستە حاڵەتێکی دیفاعیەوە. ئەمانە هەموو لەسەر دەستی کۆمەڵە لە کۆمەلگای کوردستاندا ڕوویاندا. کۆمەڵە ژنانی لە ڕیزەکانی خۆیدا ڕێک خست، ورەی وە بەرنان و کردنیە تێکۆشەرێکی حرفەیی، مبارزینێکی حرفەیی شان بە شانی پیاوان لە هەوڵ و تێکۆشان و خەباتدا بەشداریدان. ئەمانە بەشێک لەو ئاڵ و گۆڕانە بوون کە لەسەر دەستی کۆمەڵە، لەسەر دەستی تێکۆشەرانی کۆمەڵە لە کۆمەلگای کوردستاندا هاتنە ئاراوە. کۆمەڵە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئاوای نشینەکانی حاڵی کردکە زەوی و زارێکی کە کاری لەسەر دەکەن هی ئەو کەسێک کە کاری لەسەر دەکا، زەوی دەرەبەگەکانی دابەش کرد و بەو خەڵکەی سەلمان ئەوە مافی سەرەتایی و ڕەوای ئەوانە کە لەسەر ئەو زەمینانە کار بکەن. و ئەمەش هەتەنیا بە قسەنی دەکرد بەڵکو بە پراتیک زەمینەکانی دابەش کرد، پشتیوانی لێکردن و خەڵکی بەو قەناعەتە گەیان کە هەم دەتوانن لەسەر ئەو زەمینانە کار بکەن و هەم دەتوانن بە خۆڕێخستن دیفاع لە دەستکەوتەکانیان بکەن. ئەمانە ئەگەر بە زاهیر چاوی لێ بکەی ڕەنگە دەستکەوتایەکی کەمن، بەڵام بۆ کۆمەلگایەکی دواکەوتووی وەکو کوردستان، دواکەوت و ڕاگیرا و بە ئەنقەست، لێرەدا بە ئەو تێکیدە بکەمەوە، هەم لە باری ئابووریەوە، هەم لە بواری فەرهەنگیەوە، هەم ینی لە هەر زاویەیەکە کە تۆ چاوی لێ بکەی لەسەر دەستی حکوومەتە دەسەڵاتدارەکانی ئێران ئەم کۆمەلگایە بە شێوەیەکی زۆر دواکەوتوانە ڕاگیرا بوو و خەڵکەکەی پیان وابوو ئەو شێوە ژیانەی کە ئێستا ئەوانی تێدان ئەمە ئەزەلی و ئەبەدیە، ئەمە خودادادیەوە، مافی ئەویان نییە کە بیر لە گۆڕینی بکەنەوە. بەڵام دوای شۆڕشی ساڵی 57 گەلانی ئێران و عەلەنیبوون و ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە و پەرەسەندنی کۆمەڵە لە ئاستی کوردستاندا هەموو ئەو هاوسەنگیانە گۆڕان و هەموو ئەو شتانەی کە جێگیر ببوون و پیان وابوو ئەزەلی و ئەبەدین کەوت نەژێ پرسیارەوە و هەر ئەوە بوو بەشی زۆریان ئاڵوگۆڕی بەسەرداهات و هەر ئەوەی کە ئێستا دەڵێن کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە، کۆمەلگایەکە کە حیزبەکان قبوڵیان کردووەکە ئەحزابی دیکەشان بەشانی خۆیان قبولکن لەو کۆمەلگایەدا فەعالیەتی سیاسی هەبێ، ئەمە بەشێکی لەسەر دەستی کۆمەڵە ئەم دەستکەوتانە چەسپاوە. چون هەروەک پێشتریش باس کراوە ئەحزابی دیکە لە کوردستاندا هەبوون کە خۆیان بە خاوەن ماف دەزانی لە ئاستی کوردستاندا و پیان وابوو ئەم کۆمەلگایە لە پاوانی ئەواندایە و چوارچێوەی فەعالیەتی ئەوانە و هەر حیزبێک یا هەر گروپێک بێت لەوێدا فەعالیت بکات بێت لە ژێر ئۆتۆریتەی ئەواندا بجوڵێتەوە. بەڵام کۆمەڵە
ئەو خەتە سوورەشی شکان هەرچەند ئاستەنگی زۆری لە بەردەم بوو هەرچەند شەڕی پێفرۆشرا مەجموعەیەک لە باشترین کادرەکانی لە بەرەنگاربوونەوە و لە کاردانەوە نیشاندان بەرامبەر بەم زوڵم و زۆرەی کە لەلایەن ئەحزابی دەسەڵاتدارەوە یا ئەحزابێکی کە ئیدعاان دەکرد کوردستان پاوانی ئەوانە بەسەریدا سەپا لە دەستدا بەڵام ئێستا کۆمەلگای کوردستان ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە و بەشێکیش لەو ئاڵوگۆڕانە لە ئەم دەستکەوتا من کە ئێمە باسمان کردن هەرحاڵ جارێکی دیکەش من پیرۆزبایی خۆم دەکەم لە بنەماڵەی سەربەرزی گیانبەخت کردووان لە تەکتەکی ئەندامانی ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە پێشمەرگەکان و لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ کۆمەڵە و بۆ ئەم تەشکیلاتە لێدا سەرکەوتوو بن پیرۆز بێت ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە. ڕۆژ بێ 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە. ئەم کاتت باش هاوڕێ پویا ئێوە پێیانتان چێ بۆ 26 ڕێبەندان؟ سڵاتان لێبێ 26 ڕێبەندان 43مین ساڵیادی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە تکۆ کادر و ئەندامان و پێشمەرگانی کۆمەڵە زیندانە سیاسیەکان و خانەوادە شەهیدەکان پیرۆزبایی یەکەم. سپاس. ئەم کاتت باش هاوڕێ ڕۆژین ئێوەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پێیانتان چێ بۆ 26 ڕێبەندان؟ سڵاو بۆ ئێوە بینەرانتان لە 43 ساڵ لەمەوە بەر کە هاوڕێکە حەمەحسێنی کەریمی گیانی بەخت کرد و کۆمەڵە بەیادی هاوڕێکە حەمەحسێنی کەریمی 9 ساڵ تێکۆشانی نهێنی خۆی علەنی کردەوە و من 43مین ساڵی کۆمەڵە کە بەرامبەرە لەگەڵ 26 ڕێبەندان پیرۆزبایی یەکەم لە هەموو هاوسەنگەرەکان و لە ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها لە بنەماڵەی و عەزیزانە کە لە ئەم ڕێگای بەرابەری و ئازادیە گیانیان بەخت کردووە و بە هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو کەسانەی کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵەیان لە شانە. سپاس. ئەم کاتت باش هاوڕێ کاوان هەروە کەزانانی 26 ڕێبەندان واتە ڕۆژی کۆمەڵە بەڕێوەیە ئێوە پێیانتان چییە بۆ ئەم ڕۆژە و 26 ڕێبەندان چۆن پێناسە دەکەن؟ سپاسانەکەم منیش بە خێراتنتانەکەم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکی و فعالیەتەکانی کۆمەڵە لە هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکان و بە تایبەت بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران پیرۆزبایی یەکەم و من کۆمەڵە بە ئەو ڕۆژە و پێناساکەم کە کاک حەمەحسێنی کەریمی گیانی بەخت کرد لەو ڕۆژە ئیتر بەبوون گیانبەختکردنی کاک حەمەحسێنی کەریمی ئەو ڕۆژیان ناونا ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە پێشتریش کۆمەڵە هەر لە دڵی خەڵکا بوو هەر لە ناو کۆمەڵگادا بوو کار و چالاکیەکانی دەست پێ کرد و بەڵام ئیتر ئەو ڕۆژیان وەک ڕۆژێکی تایبەت دیاری کرد وامە پەیامی من بۆ خەڵکەوەیە کە ئێستاکە خەڵک لەسەر شەقامن ئێستا کە دوای 42 ساڵ تێپەڕە بێ لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێمە ئەبینین کە شەقامەکان حزور بوو سەردەی خەڵکی تایە لە معلمان و کرێکاران پەرستاران ماڵباختەکان دوای 40 ساڵ فعالیەت جوابی داگەسە و ئیستا خەڵک ئاگاه بوونەتەوە بە ئەو ئاگای تەبەقاتیە گەیشتون ئەزان مافەکانیان چییە ئەزان ماهیەتی جمهوری ئیسلامی چییە ئێستا کە جمهوری ئیسلامی لە زەعیفترین حاڵەتی خۆیدایە حزورە حەداکسەری خەڵک لە سەحنا بە تایبەت لە کنار معلمان و کرێکارانە ئەتانێ یارمەتیەکی زۆر باش بێت بە تایبەت ئێستا کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی داوەتە دەست بەسەرکرانی بەربڵاو و شەپۆلێکی لەم ئاسەیە بەڕێخستووە زۆربەی چالاکان لە بواری مەدەنی لە بواری سیاسی ئەندامانی ڕێکخراوەکانی بەداخەوە دەست بەسەر کردووە ئێمە ناوێ بەجیان بێڵین ئێمە ناوێ بە تەنیایان بێڵین ئەوێ کۆمەکیان کە یارمەتی دەری خۆیان و بنەماڵەکانیانی لە کناریانە بین ئێستاس کە ئێمەشی سابت بکەین کە ئەو پەیامەی کە کۆمەڵە لە ڕۆژ
دامەزرانیەوە دای کە ئەبێ خەڵک خۆی سازمان بە ئەبێ بێ بە ڕێکخراوە تا ئەوەی کە بەهێز بێت ئێمە لە قاڵبێ ڕێکخراوەکەمان ناتوانین بەهێز بین. بۆیە پەیام من ئەوەیە کە ئەگەر معلم تێتە دەرەوە ئەگە فراخانێکە ئەگەر کرێکار فراخانێکە تێتە دەرەوە ئێمە ئەشێ یاریدەریان بین ئەشێ ئێمە پەیوەندیان بین بەیەکەوە ئەتسابات و ئەترازاتەوە بەربڵاوتری کەینەوە تەلاشیشکەن کە لەگەڵ باقی شارەکان ئێرانە ئەو پەیوەندیە خەریکە جۆشەخوا و ئێمە بەربڵاوتر و بەرینتری کەینەوە. هیوادارم کە ڕژیمی جمهوری ئیسلامی کە خەریکە کۆتا هەناسەکانی یەکێشێ لە ساڵانی داهاتوودا ئێمە بتوانین ئەم پیرۆزبایی و ئەم جەشنە لە وڵاتی خۆمانە لە ناو نیشتمان و گەلی خۆمانە بیگرین. لە کۆتاییدا دووبارە پیرۆزبایی یەکەم سەری ڕێز و نەوازشدانم بۆ هەموو گیانبەکردوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و بەتایبەت بنەماڵەکانیان کە بەڕاستی سەبور بوون بەڕاستی ماندوو بوون. سڵاو ڕێزیشمەیە بۆ هەموو ئەو چالاکان و فعالانە کە ئێستا فعالن لە داخڵاوە بەڕاستی سەری ڕێز و نەوازشیان بۆ دانوێنم. ڕاحەت نییە لەو شرایطە خەفەقانە فعالیتکردن. من دەستخۆشیان دەیەکەم هیوای سڵامەتی و سەربەرزی بۆ هەموو لایەکیان خواستم. سپاس دەست خۆش. ئەم کاتت باش هاوڕێشاهۆ ئێوە وەکو پێشمەرگەی کۆمەڵە پێمتان چێ بۆ 26 ڕێبەندان. قوربان داڕێ پەریا زۆر سپاس. سەرەتا هەموو شتێ سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ هەموو گیانبەخکردووە کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە گیانیان بەخ کرد و هەروەها پیرۆزبایی خۆم ئاراستەی بنەماڵەی گیانبەخکردووانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها زیندانیانی سیاسی و هەموو پێشمەرگانە کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستە خەبات و تێکۆشان دەکەن. زۆر سپاس. سپاس. ئێستاش لەم بەشەدا و وەکو دواپرسیار ئێمە لە هاوڕێ ئاکۆ ئەنوەری پرسیمانەکە ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ئەلەنیبوونی خەبات و چالاکی بە ئاشکرای کۆمەڵە بووە. کۆمەڵە وەک ڕێبەری باڵی چەپ و بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستان پێمان کتۆ لەم قۆناغەدا کە کۆمەلگای ئێران بەگشتی و بە کوردستان بە تایبەتی لە حاڵی ئاڵوگۆڕی چاوەڕوان کراودایە. پرسیمانە چ ئەرکێک دەکەوێتە ئەستۆی ئەم ڕەوتە واتە کۆمەڵە. فەرمون بۆ بینین. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. ئەم ڕۆژە مێژوویە پیرۆزەکەم لە بنەماڵەی ئازیزی گیانبەخکردوان لە زیندانیانی سیاسی لە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان و بەگشتی لە هەموو ئەو کەسانەی کە ڕزگاریان لە ستەم و چەوسانەوە گرێدراوە بە بەرەو پێشوونی ئامانج و ئاواتەکانی کۆمەڵە. دیارە وەڵام بم پرسیارە تۆزێک سەختە یاگەر بمانەوێت لە فاصلەیەکی ئاوا کورتە جوابی پێبینەوە لانی کەم تۆزێک سەختە بەڵام هەوڵەدەم بە کورتی لەم کاتێک کە بە من دراوە هەندێک شتی مێژووی کۆمەڵە بخەمە بەرچاو. یەکێکیان ئەوەیە کە ئەبێ بزانین کۆمەڵە چۆن بوو بەو ڕێکخراوەیی کە تا ئێستاش زیندووە تەئسیری هەیە لەسەر پەدیدەکانی دەوروبەری خۆی هەتا ئێستاش بە حکمی زیندووبوون و لە حرەکەتدابوونیە گرنگە بۆ کۆمەڵانی خەڵک بە تایبەت لە کوردستان ڕەخنەی لێ گیرێت مخالفی هەیە دۆستی هەیە ڕۆژانە هێز وەرەگرێت. ئەبێ بزانین هۆکارەکانی چی بووە کە هۆکارەکانیمان ناسی ئەوەی کە تا ئێستا کۆمەڵە لەسەری ماوەتەوە و زیندووە ئەو کات ئەتوانین جارێکی تر پێداگیری بکەینەوە لەسەرەوەی کە کۆمەڵە ئەبێت بەم ڕەواڵە بچێتە پێشەوانێ و درێژە بە سیاسەتەکان و بە خەبات و بە تێکۆشانی خۆی بدە. کۆمەڵە زیندووە مادام زیندووە لە حاڵی حرەکەت هەیە جەرایانێکی سیاسیش کە لە حاڵی حرەکەتا بوو تەئسیر دائنێتە سەر پەدیدەکانی دەوروبەری خۆی. هەر بۆیە زۆر جار خۆشی تووشی کێشا بێت تووشی اختلافە بێت هەم لەلایەن نێرانی خۆی
کە ئەتوانێت دەستان تعریفی کات لە بەرەیەکی تری مبارزەدایە یا مخالفی تۆیە کە ئەوە تعریفێکی جیای هەیە تەنانەت لەلایەن دۆستانی خۆشیەوە. کۆمەڵە من ئەتوانم ئاوا بڵێم کە بۆیە بوو بە کۆمەڵە چونکە لەسەر سێ ئەسڵی ئوسولی ماوەتەوە ئەوی شێکێکیان هێشتنەوەی زەرفەتی ڕێکخراوکردنی جەماوەرە. ئەو زەرفەتە هەل لە سەرەتای دروستبوونیەوە بەوەی کە ڕفیقانەی پێشوش باسییان کرد لە قسە و باسەکانیانە کە لە سابقەی کۆچی مێژووی مەریوان لە سابقەی بەهێزکردنی یا دروستکردن و بەهێزکردنی هێزی مسەلەحی خۆی نیروگرتنی لە کۆمەلگای کوردستان لە ڕێخستنی ئاعترازاتی جەماوەری واتە کۆمەڵە ئەو زەرفەتەی هەمیشە لە خۆیان هێشتوێتەوە کە بتوانێت تەسیر لە ناو جەماوەرەدا بنێت و ڕێخەریش بێت ڕێخەری ئاعترازات بێت ڕێخەری خۆپیشاندان بێت و لە ناو هەر حادسەیەک کە لە ناو کۆمەلگای کوردستان بەتایبەت ڕۆدا دەور و ڕۆڵی خۆی بنوێنێت و حتا نەیارانی خۆشی نەتوانێت حاشای لێ بکە. ئەوە یەکێک لە ئەو ئەسڵانە بووە کە کۆمەڵە پێی باوەڕی بۆەوە کاری بۆ کردووە. یەکێکی تریشیان زۆر یەک لە هاوڕەکانمان زۆر جار باسیەکە نەڵێن کۆمەڵە ڕۆڵەی زەمانەی خۆی بووە واتە لە ئێستادا ژیاوە هاوکات کە بیری لە داهاتوو کردوەتەوانێ هەڵسەنگاندنی بۆ ئێستای خۆشی هەیە و بەپێی موقعیەتەکانێک کە ئێستا هەیەی دەور و نەخشی نواندووە سیاسەتی ڕەچاو کردووە هەڵوێستی گرتووە و بەپێی ئەوە درێژەی بە خەبات و تێکۆشانداوە. یەکێک لەو ئوسولانەی تریش کە یا لەو ئەسڵانەی تریش کە کۆمەڵە پێی معتەقد بووە لە زمنی ئێعتقاد بە مەبانی و جەهانبینیەکەی خۆی کە ئەویش ئێعتقاد بە سوسیالیزمە تەطبیقی داوە لەگەڵ شەرایەتێکی عینی مەوجود لە کۆمەڵگای کوردستانە. واتە سوسیالیزمی تەنیا وەک ئارمانخاهی وەک ئیدئۆلۆژیەکی سرف و وەکو ڕۆیا چاوی لێ نەکردووە. سوسیالیزمی وەک عیلم چاو لێ کردووە و ئەم عیلمەی تەطبیق داوە لەگەڵ کۆمەڵگای ئەمڕۆیە و بەپێی ئەوە داڕێژەری سیاست بووە. پس ئەگەر بمانەوێت بڵێن کۆمەڵە بۆ داهاتووی خۆی ڕۆڵی خۆی لە کوردستان دەبێت چی بکات بە بڕوای من ئەبێت پێداگری بکات لەسەر ئەو سێ ئەسڵە مهمە. یەکیان ڕێخستن یا هێشتنەوەی زەرفەتی ڕێخستنی جەماوەر، دووهەم لە ئێستادا بیرکردنەوە لە ئێستادا هەڵوێست وەرگرتن لە ئێستادا دەخاڵەتکردن لە ناو ئەو پەدیدانە یا ئەو ئیتفاقانە کە ڕوو ئەدات هاوکات بیرکردنەوە بۆ داهاتووش بیر لە ئایندەی هەم کۆمەلگا و هەم بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەم وەکو خۆشی چوارچێوەی تەشکیلاتیەکەی خۆی بکاتەوە. سێهەم بە عیلمکردنی سوسیالیزم و وەک عیلم چاولێکردن لەم ئیدەیە لەم تەفەکورە کە ئەوەمان کرد بە بڕوای من ئایندەی ئەم تەشکیلاتە ڕۆشنتر لە ئێستا بێت بەهێزتر لە ئێستا بێت و دەکرێت بە چاوێکی زۆر خۆشبینانەوە چاوی لێ بکەین. ئەبێ نەقسەکانمان ببینین، ئەبێ عیب و عارەکانمان ببینین، ئەبێ کەم و کوڕیەکانمان ببینین و بە چاوێکی دڵسۆزانە و بە دیرێکی عەلمی مەوردی نەقدی قەرار بدەین و ئەم تەشکیلاتە بەرەو باشتربوون بەرەو داهاتوویەکی ڕوونبوون بیبینە پێشێ. ئەمە ئەرکی ئێمەیە، ئەرکی دڵسۆزانی ئێستەی کۆمەڵەیە.
کرێکاران زەحمەتکێشان کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە 43 ساڵ لەوە پێش کۆمەڵە پاش 9 ساڵ خەباتی نەهێنی لە دژی حکوومەتی پاشایەتی خۆی ئاشکرا کرد تێکۆشەرانی کۆمەڵە کە تا ئەو کات لە مەیدانی خەباتی نەهێنی لە کوردستان و لە ئێران لێبڕاوانە چالاکیان دەکرد لە ماوەیەکی کووردا هەڵسوڕاوانی کۆمەڵە بە کار و خەباتی دڵسۆزانە شان بە شانی کرێکاران و زەحمەتکێشان ژنان و لاوان و جوتیاران و ڕووناکبیرانی کوردستان بوون بە سازماندەر و جێگەی بڕوا و خۆشەویستی ئەوان کۆمەڵا هەر لە ڕۆژی دامەزراندنیەوە بڕوای بەوە بوو کە کرێکاران و چەساوەکان تەنیا بەدەستی خۆیان ڕزگار دەبن هەر بۆیە تەواوی هێز و توانای خۆی بۆ ڕزگاری ئەم چینە وەگەڕخست ئەگەر چاوێک لە مێژووی ئەم دەورەی کوردستان بکەین هیچ ڕووداوێک نابینین کە مۆر و تەسیر و ئاسەواری کۆمەڵەی پێوە دیار نەبێت خەباتی لێبڕاوانە بۆ ڕزگاری کرێکاران خەبات لە دژی پیا و سالاری و فەرهەنگی کۆن و دواکەوتوانە لە دژی ژنان خەبات بۆ بەرابەری ژن و پیا و لایەنگری لە داخوازی جوتیارانی فەقیر و بێزەوی خەبات بۆ وەدی هێنانی خواست و داواکاری لاوان دیفاع لە منداڵان خەباتی بێوچان لە دژی ستەم و چەوسانەوەی نەتەوایەتی بەشداری چالاکانە و ڕابەری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان خەباتی پڕ لە فیداکاری و ماندووی نەناسانە لە دژی هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی لە کوردستان لێبڕا و جەسوور لە بەرامبەر ئەم دەوڵەتە سەرکوتگەرە هەوڵدان بۆ پێکهێنانی هاودڵی و هاوخەباتی لە نێوان کرێکارانی کوردستان و ئێران و پێکهێنانی حیزبی سەرتاسەری بۆ ڕابەری خەباتی هاوبەشی چینی کرێکار ئەمانە کارنامەی پڕ لە فیداکاری و سەربەرزی کۆمەڵە و ئەو لاپەڕە زێڕینەن لە مێژووی کۆمەڵە پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ئەم کاتت باش هاوڕێ هێوە ئێوە 26 ڕێبەندان چۆن پێناسە دەکەن و بە نەزەری ئێوە دەبێت پێشمەرگەی کۆمەڵە خاوەنش تایبەتمەندی هەیەک بێت سپاس بۆ ئێوە شەروەها ماندوونەبوونیتان ئەرزەکەم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەبات چەند ساڵ خەباتی نەهێنی کۆمەڵەیە کە لەلایەن خۆمەوە منیش بە بەشی خۆم پیرۆزبایی لە گشت هاوڕێیان و لە گشت بنەماڵەی گیانبەخت کردوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەکەم هەروەها ئەم ڕۆژە ئێمە بۆیە بیرەوەری ئێمە لەم ڕۆژە ئەوەیە کە ئێمە ئەوەڵین گیان بەخت کردومان لەم ڕۆژە یادی کاحەمە حوسێنی کەریمیە کە لە شاری سەقز گیانی بەخت کرد هەروەها جێگای ئەوەیە لێرە ئاماژە بۆکەم تایبەتمەندیەکانی پێشمەرگەی کۆمەڵە خۆ پێشمەرگەی کۆمەڵە جەسوورە پاڵپشتی چینی کرێکارە هاوڕێی چینی چەوساوەیە
بەڵام من ئەتوانم ئالێرە چەند خاڵی گرنگی کۆمەڵە باسکەم کە لەگەڵ جەریاناتی پێشووتر لە کۆمەڵە جیاوازی هایەکی هەیە. کۆمەڵە ئەوەڵین تەشکیلات تێبوو کە لە کوردستانە پاڵپشتی چینی چەساوە بوو و بوو بە هێزێک بۆ چینی کرێکار و زوڵم لێکراو. کۆمەڵە ئەوەڵین تەشکیلات تێبوو کە توانی بەڕێوبەرایەتی شۆڕایی هەرچەند بۆ ماوەیەکی کورت لە شاری سنە بخاتە بواری عەمەلەوە و پێش ئەم کارەی کۆمەڵە ئێمە حتا لە سەتحی ئێرانیشە چونین شتێکمان نەبوو لە نیروهای چەپە. حتا کۆمەڵە توانین بڵین لە دوای شۆڕشی گەلانی 57 شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 ئەوەڵین تەشکیلاتی بوو کە توانی تەواوی هێزە چەپەکان لە دەوری خۆی کۆوەکاوە حزبێک بە ناوی حزبی کۆمۆنیستی ئێران لە بەرەی ئەکسەریەتی نیروهای چەپی ئەو کاتی ئێران تەشکیل بدە. و ئەم خاڵە گرنگانەیە کە کۆمەڵی جیا کردوێتەوە لە جەریاناتی تر لە کوردستان و لە ئێرانیش. کۆمەڵە هەروەها ئەتوانین نشارە بۆ بکەین کۆمەڵە لە توولی 14 فعالیەت و کاری خۆیان بەسەرهات و مێژوویەکی جۆرا و جۆری تی کردووە و زۆر یەک لە ڕفیقەکانی مەسەرەن لێ جیابوونەتەوە یا بوونەتە نەیاری یا لە ڕێبازەکەوەلی کۆمەڵە هەر ماوەتەوە و هەر هیوای چینی چەساوە و کرێکاری کوردستان و ئێران ماوەتەوە. سپاس. ئەم کاتت باش هاوڕێ ڕێباز ئێوە وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پێیانتان چێ بۆ 26 ڕێبەندان؟ سڵاو و ڕێزمەز لە خمت جنابتە. من بە نۆبەی خۆم پیرۆزبایی یەکەم لە هەموو ئەو سەنگەران و هاوڕێکانم لە خانەوادەی شەهیدەکانی کۆمەڵە شەهیدەکانی حەزبی کۆمۆنیستی ئێران فعالینی کاریگەری زندانیانی سیاسی و یادی کاک حەمە حوسێنی کەریمی بەرزغاگی. سپاس. ئەم کاتت باش هاوڕێ ڕۆژین ئێوە پێیانتان چییە بۆ 26 ڕێبەندان؟ منیش بەنەوەی خۆم 26 ڕێبەندان لە تەواوی هاوڕێیانی خۆشەویستم بنەماڵە شەهیدەکان و خانەوادە سیاسیەکان پیرۆزبایی یەکەم بژی کۆمەڵا بژی حزبی کۆمۆنیستی ئێران. منش بە نۆبەی خۆم پیرۆزبایی لێدان دەکەم بۆ 26 ڕێبەندان ساڵی عەلەنی بوونی کۆمەڵە لە تەواوی ئەندامان و کادر و ئەندامانی کۆمەڵە پیرۆزباییتان لێ دەکەم تەواو بنەماڵانی شەهیدی کۆمەڵە. بەڵام منش بە نۆبەی خۆم داواکاریکم هەست لەو جوانانەیەکەوە لە ئێرانە لەژێر زوڵم و ستەمدان بێن و بە ئێمە ملحەق بن و چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەشانکن و بە ئێمە ملحەق بن. دەستان خۆش. منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی لە بنەماڵە شەهیدەکانەکەم و سەرجەم هاوڕێیانی خۆشەویست و کادر و ئەندامانی کۆمەڵەکەم. ئەوە ئەم 26 ڕێبەندان لە ساڵی 1357 26 بەهمەن ئەلەنی بوونەوەی کۆمەڵەیەکە یادی کاک حەمە حوسێنی کەریمی بەخێر بێ کە لەو ڕۆژە شەهید دەبێ و کۆمەڵە ئەلەنیەوە بێتەوە. و داواکاریمەوەیە کە لە کچوان و کوڕانی ڕۆژهەڵات کە بە ڕیزەکانی کۆمەڵە ملحەق بن. سڵاو ڕێزمەیە بۆ تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. منیش بە نۆبەی خۆم پیرۆزبایی 26 ڕێبەندانەکەم لە تەواوی کادر و ئەندامانی کۆمەڵە و تەواوی خانەوادەی گیانبەختکردوانی کۆمەڵە. ئەو جۆرێک کە خۆتان ئاگادارن کۆمەڵە دوای 9 ساڵ خەباتی نەهێنی لە ڕۆژی 26 ڕێبەندانە لە ڕۆژێکدا کە کاک حەمە حوسێنی کەریمی گیانی بەخت کرد کۆمەڵە عەلەنی بووە. ئەم کاتت باش هاوڕێ سینا ئێوە وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پێیانتان چییە بۆ 26 ڕێبەندان؟ سڵاو لە خۆتان و عەرزیمان و نەبوونم هەیە لێتان و سڵاو لە تەواوی بینەرەکانتانەکەم و سڵاو مبارەکبایی لە تەواوی خانەوادە شەهیدەکانمانەکەم کە خانەوادایەکی واقعان زەحمەتکێش و خۆڕاگر بوون لەم چەندەها بۆمان
و داواکاریش مەوەسەی لە لاوانی کوردستان لاوانی شۆڕژگاری کوردستان کچان و کوڕان کە بێنە ناو ڕێزی هێزی پڕلەشانازی کۆمەڵە و چەکی پڕلەشانازی کۆمەڵە کە نەشانیان کە بەرامبەر و دژی جمهوری ئیسلامی کە واقعان چەندە هەیە باعثی زوڵم و ئازاری خەڵکە و ستەمی تەبەقاتی هەیە داواکاریم هەیە لیان بێنە ناو ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکی پڕلەشانازی کۆمەڵە کە نەشانمان بۆ ئامانج و ڕێبازەکانمان. منیش بە نۆبەی خۆم پیرۆزبایی خۆم ئاراستی بنەماڵەی هەموو گیان بەخت کردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیستەکەم و هەروەها تەواوی هاوڕێیانم کە لەگەڵما لەم ڕێگا پیرۆزە خەباتەکەن. لە ساڵی 1348 هەتاویە کۆمەڵە بە شێوەیەکی کامڵە نهێنی و مەخفی دەستی کرد بە فعالیەتکردن لە کوردستانە و لە ساڵی لە بەهمەنی ساڵی 1357 لە گردنی شارەبانی سەخزا کاش حەمە حوسێن برینارە بێت و لە 26 ڕێبەندانە گیانی عەزیزی بەختەکە و ئەم ڕۆژە و هەروەها لەو ڕۆژەدا کۆمەڵە عەلەنیە بێتەوە و ئەم ڕۆژە بە ناوی ڕۆژی کۆمەڵە ئەناسێنرێ. سپاس هاوڕێ پەریان منیش ئەم ڕۆژەی 26 ڕێبەندان لە هەموو خانەوادەکانی گیان بەختکردووی ڕێگای ئازادی سوسیالیستی و هەروەها ئەو هاوڕێیانە کە لەگەڵ مندا خەباتەکەم پیرۆزبایان لێ دەکەم. من وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە داواکاریم هەیە لە هەموو کچان و کوڕانی شۆڕژگێڕی کوردستان و وڵاتەکەم کە ئیتر دوای 4 زوڵم و فشار و نابەرابەری کە بەسەریانە حاکمە جمهوری ئیسلامی ئێران کە بە هەزاران جۆر لە ڕێگاهای مختلف و چ لە ئیعتیاد و بیگرە لە هەزاران جۆریش تۆ لە تەبەقات سەرمایەداری و کە لە وڵاتەکەی ئێمەدا زۆر بە نابەرابەری زۆر فەقیری تێیە و ئەمانە داواکاریم هەیە لیان کە بێنە ناو ڕێزی پڕ لە شانازی کۆمەڵە وەکو ئێمە و هاوڕێیانی ترمان کە لەم ڕێگەدا خەریکین خەبات ئەەکەین ئەوانیش خەبات بکەن و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە گرنەشان. خێراتن سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بێ. من بەش بە حاڵی خۆم 26 ڕێبەندان پێشکەشەکەم بە هەموو خەڵکی فەقیر و هەژاری کوردستان بە تایبەت بە خانەوادە شەهیدەکان ڕێزم هەیە بۆیان و بە تایبەت کە لەم ئانا چەند کەسێک کە مەعالمەکان بە بۆنەی ئەم کارانەوە کە هیچ کارەساتێکی نییە بەسەر حیزبایەتی و فەقەت دفاعیان لە خەڵکی هەژار و فەقیری کوردستان کردووە و باش بە حاڵی خۆم بە ئەوانیشی پێشکەشەکەم و بە هەموو خەڵکی کوردستان. سڵاو ڕێزم هەیە بۆتان بەخێر بێن سەر چاوم 26 ڕێبەندان لەسەرتاوە کە 9 ساڵ خەباتی نهێنی کۆمەڵەمان بوو لەو ڕۆژەدا لە 26 ڕێبەنداندا هاوڕێی گیانبەختکردو و کاک حەمە حوسێنی کەریمی لە شاری سەخز لە ڕووداوێکە کە دڵتەزیێن بوو بەڵام گیانی بەخت کرد هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لەو ڕۆژەدا خەباتی کۆمەڵە لە نێو خەڵکدا ئەلەنی بووەوە و 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیەوە ڕۆژی کە لە ناو تەواوی خەڵکی کوردستانە لە ڕۆژهەڵاتە تایبەتمەندیکی زۆری هەیە لە ناو خەڵکی ڕۆژهەڵاتە و کۆمەڵە لە ناو دڵی خەڵکدایە و هاوڕێ ومدەوە 26 ڕێبەندان چۆن پێناسەکەن و پێیانتان چی بۆم ڕۆژ. سڵاو ڕێز خۆشەویستیم هەیە لە خزمەت خۆت و هەموو هاوڕێیانی بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ناوخۆ و لە هەموو سەرتاسەری دنیا. هاوڕێ پەریا پێناسەکردنی ڕۆژی کۆمەڵە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان پێناسەیەکی ڕوون و ئاشکرایە. بۆ پێناسەکردنی هەموو ئەم کۆمەلگایە من
ڕوتێکی سوسیالیستی و کۆمۆنیستی ئەناسم لە کوردستانە کە ئەویش ناوی کۆمەڵەیە و ساڵەهای ساڵە لەم بوارانەدا خەریکە فعالیت و تێکۆشان دەکات و دژی ئەو سیاسەتە گەندەڵانەی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایهداری و سیستمی مەذهبی غالب بەسەر ئێرانە خەریکە دژایەتی دەکات و فعالیەتی چڕوپڕ دەکات و هیوادارم لە ڕێگەی ئەم کاناڵەوە کە دەرفەتێکم بۆ هەڵکەوتووە داوا لە ژنان و پیاوانی ئازادیخوازی کوردستان بکەم کە بێن و لە سەنگەری خۆیانەوە یعنی ئەمە سەنگەرێکە کە هەڵقوڵاوی جەماوەری خەڵکی کوردستانە بێن لەم سەنگەرەوە دفاع لە هەموو ئەو ویست و داخوازیانەی خۆیان بکەن و ئەگەر ئێمە یەکگرتوو بین هەم ستەمی تەبەقاتی لە بینەبین ینی ستەمی چینایەتی هەم ستەمی ڕەگەزی لە بینەبین ئەوەی کە ژن و پیا و یەکسان نین لە کۆمەڵگەی ئێستادا و هەم بتوانین وەکو گەلی کورد خۆمان پێناسە بکەین و داوای ماف و داخوازەکانی گەلی کورد بکەین ئەوەی کە زوڵمێکی زیاتر لە باقی نەتەوەکانی تر لە کوردستان بەسەر خەڵکی کورددا داسەپاوە ئەمە لەم ڕێگایەوە بەلابردنی چینایەتی ئەتوانین ئەو ستەمەش لەسەر خۆمان لاببەرین و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و دیسان پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو بنەماڵەی شەهیدان بەتایبەت دایکانی خۆڕاگری شۆڕش کە بە مەقاومەت و بە خۆڕاگری خۆیان دەرسی مەقاومەتیشیان بە ئێمەی ئەم نەسلە فێر کرد کە بتوانین هەتاک و سەر ئێسقان دفاع بکەین لە حەق و مافەکانی خەڵکی کوردستان و هەروەها پیرۆزبایەکیش بکەم لە خەڵکی کوردستان بەگشتی بەتایبەت ئەو زیندانیە سیاسیانەی کە ساڵەهای ساڵە لە ژێر ئەشکەنجە و لە ژێر سەختترین ئازارەکانی کۆماری ئیسلامیدا خەریکن فعالیەت ئەکەن لە زیندانەکانە و بازم پیرۆزبایی بەگشتی بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە هەر ئەوانەی کە لە سەرەتای پێکهاتنی کۆمەڵەوە لە بنکەوبارەگاکانی شاری سنە و سەقز و باقی شارەکانی کوردستان کە پێکات و هەتاکو ئەمڕۆ هەتاکو ئێستا کە ئێمە ئوردوگامان لە زەرگوێز هەیە پیرۆزباییانەکەین و ئەم ڕۆژە شادباشەکەین بە هەموو چینی ستەملێکراوی کرێکار هیوای سەرکەوتندان بۆ خوازم بژی سپاس. کرێکاران زەحمەت کێشان کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزگرتن لە 43 ساڵ هەڵسووران و خەباتی بێوچانی ڕێکخراوێکی شۆڕشگێڕ و کۆمۆنیست لە ناو شۆڕشی کوردستان و ئێراندایە ئەمڕۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵا تەنیا ڕێزگرتن لە ڕۆژی سازمانی و حیزبی نییە بەڵکو ڕۆژی ڕێزگرتنە لە باڵی سوسیالیستی و عەداڵەتخوازی ناو بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە ئەمڕۆ کۆمەڵا ناوێکی خۆشەویست و جێگای هیوا لە ناو دڵی خەڵکی هەژار و چەوساوەی کوردستاندایە کە بۆ ڕزگاری و ئازادی و یەکسانی ئینسان خەبات دەکات ئەمڕۆ ئەگەر لە کرێکارێکی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە ئەوەڵی مانگی مەیەکانی سنە و سەقز و باقی شارەکانی کوردستان و خەباتی ساڵانەی کرێکارانی کوورەخانەکانت پێنیشان دەدات و دەڵێت کۆمەڵە ئێمەین ئەگەر لە ژنێکی زۆر لێکراوی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە بوخچەی دڵیت بۆ دەکاتەوە و دەڵێ کۆمەڵە ئەو حەڕەکەتەیە کە زنجیری کۆیلەتی منی پچڕاند و لە ناو دڵی مندا جێی هەیە ئەگەر لە لاوێکی تینووی ئازادی کوردستان بپرسیت کۆمەڵە کێیە دەڵێت ئەو ڕەوتەیە کە هیوا و ئارەزوەکانی هەڕەتی خۆشی لاوێتیم لە ڕێباز و ئامانجەکانیدا دەبینمەوە ئەگەر لە دایکی شەهیدێک بپرسیت کۆمەڵە کێیە
ڕسمی بەگوڵ نەخشاوی ڕۆڵەکەیت نیشان دەدات کە وەک ملوان کەی خۆشەویستی لەسەر دڵیەتی و دەڵێ کۆمەڵە کۆرپەکەی منە. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەم خۆشەویستانەیە. با لەگەڵ یەک بە پێشوازی ڕۆژی کۆمەڵەوە بچین. بەرز و بەڕێز بێت 26 ڕێبەندان، هەر شەکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە. فرنجی پۆش کەڵپۆس لە کۆڵ بۆ تۆ گەڕاوم دۆڵ بە دۆڵ هەردا و هەردێم کردەشت و کۆ نامەژێر پێگەڕام بۆ تۆ لە دارسایان لە کانی و ئاو لە گژلا تۆمەتا بەرچاو لە دارسایان لە کانی و ئاو لە گژلا تۆمەتا بەرچاو گرتم شوێنی هەنگاوە کرد پرسیم سۆراغی ناوەکە گرتم سۆراغی بۆنی تۆ شەیدابووم کەوت مەشۆنی تۆ گەرچی نەمدی دڵەکوێ چوو دیمانی تۆی لەبەر چاوو دەشتی ساراڵ و خوڕخۆڕا لە ناوی پیرۆزت پڕا چەم شارسێنە تاژاوەرۆ گشت بەداخێن بۆ کۆچی تۆ.
بەڵە بینەرانی ئازیز بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆ کە تەرخانکرابوو بە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە. جارێکی تر پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی هەموو بینەرانی ئازیز، هەموو پێشمەرگەکان و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە، هەموو بنەماڵەی ئازیزی گیانبەختکردوانی ئەم ڕێبازە و هەموو بنەماڵەی زیندانیانی سیاسی دەکەین. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە.